اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێنی خۆشەویست بەخێر بێنەوە بۆ پارتێکی فیفا 23 ئەم جارش هەر وەکو جاری پێشوو لە ئەم لایەنی کوردستان قسەکانم حازرکردی وەز لێم تێکچوو. بەخێر بێنەوە بۆ پارتێکی فیفا 23 لایەنی کوردستان. ئێستا هەر یعنی یەک دەقە لەمە پێش چوومە چامپیۆنز لیگ تیری پشکەکەیان وەگرە خۆشم نازان بەرکوێ کردوم ئایسە نەبێ ڕسمیادە سەریەوەیش سەیرم نەکردووە. جا با بڕێن ناویاریکە و بیرمان نەچێ خۆی گەورە ڕۆژی هەموو مسلمانە قبول بکات و لایک و سەبسکرایب لە بیر بکەنەوە پشگیریەک جا بڕێنە ناو یاریەکە. ئەمە خولی لالیگایە یەکەم 6 خاڵمێ ئەو شوێنێ تریش ڤیاڕیاڵە ئازام 6 خاڵ ئەوەی تری 6 هەمویان 6 یعنی یازامێکی دو یاریمان کردو بردومانەدەوە. جا ئیتر لێو منافەسەکە بردەوە دە زیاتر گەرمە بێ یەک سەیری ڕیکۆرد کەمەوە. جا بچمە ناوزان بەر کێ کەوتمەوە بەلام برد غەڵەتم کرد ئەم شتە نازام چییە پێما بێ کاتی چۆنەڵی وەرزی یاریزان کڕین و ئەو شتانەیە لەم کەسی تیا بیکڕم کەسێکی وای تیانی ئەوە میلیتاوە چیەوە چۆ مانچستەر یونایتد تازە ڕێیوە نازان بۆ نەمبینیوە ئۆرۆغوایەکی ئاوەی ئۆرۆغوایە وابزانم چووە بۆ بایرن ئەوە زۆر چاک بوو مەست تازە خۆ لە دەستمان چوە ئێستا داوای پارێکی زۆری شەکەم پێوان بێگەر بجوڵێن. ئەمە چییە هیچ باشۆ دەبا بچینە ناو ئەو شتە ئەمە هەواڵەکانمە با بچینە ناو ئەمە بزانم چامپیۆنز لیگەکەی تێمەوە لەکوێ بوو چامپیۆنز لیگ ئەمەدە بزان بەرکیە کەوتوین وام میلان و ئامەدە میلان و فرانکفورت و ئەو شوێنە تریش نادام یعنی بێقۆتە شکر بەس سەیری وەجبەکەی تریشمان کرد دەمان زانیای کێ بەیەکۆیە تۆم ئالێرەوە سەیری کەم. ئەمە چییە سوپەر کوپەری سوپەر کوبی ئیسپانیا سپاین ینی زۆر خۆشە بەرشەوی باتەوە لە ڕیاڵە بەمەوە چۆنێک بێت ئەنجا بەرەمبەر بەرشەتینە کاس ئەمەیان منیتیانی وابزانم نە وابڕم بۆ چامپیۆنز لیگ ئەوە لە میلانم بدەوە بە ڤیدۆدام ناوە ئادێ بزانم کێ و کێ بەریەکەوتم بایرن و چێڵسی یەکسە سەرکەوتون بارشەلۆنە و ئەوەی خوارویە نازانایی چییە یۆڤانتوس و FC پۆرتۆ لەوانەیە سەرکەوێ مانچستەر سیتی و ڕۆما کوا ڕیاڵ بەراو شوێنانە کەوتە لیانە باتە بە ئاسانی لیڤەرپۆڵ یعنی هەرچەند ناسەیەکەم خولی هەشتێکەمە خولی 32یە خولی 16 زۆر بەقۆدە دەرەچێت چونکە بەقۆتەکان هێنە سەرۆ پاریس سەن جێرمان و ئەرسیناڵ ئینتەر و لیڤەرپۆڵ ڕیاڵ مەدرید و لەوانەیە ئەو ڕیدبۆڵەش بێتەوە زۆر بەقۆتە کوردستان میلان ئەو دوانەیەن چێڵسی بایرن بارشەلۆنە و ئەو شتەی در یۆڤانتوس و FC پۆرتۆ مانچستەر سیتی و ڕۆما. جا بە درێژی بێنێ زۆر بەشی خۆمان قسەمان کرد بە ئەمە پەڕێنین یەکسە بڕێن بۆ یەکەم یاری چامپیۆنز لیگ
على شي wanted man نادام بخوا باوريني ناوزم اي بارنم بو ياريا كامي تشامبيونز ليج جماعة يلا جماعة بخير بينوا قشت ما ايره او نظم على شي جابلت شي زانيوه انجليزي كمان دوكالا دوكال بايك سيفي بكما سيفا كان زروكو لبرو يكا كيشم بدرود بو چاكي كم داورين باريا كمي چامبيونز ليج التاقتي لدوان مانية ديمبلي دابزين با او يارزانش مي زور بخوتا ام كوردوبا شتيكي ويا زور بخوتا نويا كاكا ميسي هشتا و چوار من نو ثانية ولا بخوتا بس بمتوانيا ناوكي بقورم چاكا بو يعني ناوي كسيكي درم ليبنا كورا چو زانم شتيكم بقوريا جاف چما ناوي ياريكو لايك و سبسكرايب وكل لبير مكان ساحي كوي بيما بساحي منه وورد كلاسو تا باران و 5 دقيقة و 8 سپتمبری 2024 بابر هوای صاحباب نقشه گیم زور بطلو أخير بين بياري نيوان كردستان ميلان يكم ياري چامپيون فأملهم أو صوتي لاني كوبي راد ليبا نكي خري والريكورد تيقبم أمجل كام تا رشوشينا قانا أمجلي تازي جماعة هاي لو غلطة خاتم نكراوات جاي اوفسايد بينا وشي بنالتي فاينالي هاتشي من كدوا حلوة دقي دو الله يخطر يلا ولد يبلي الراس اي لم توقتنا وو يلا دقينا غلطي شكل اخ مندي وازودر هلوه هو عملياته دسيان هو جديانا ردو روجه ياريكم لو بدنو كاسا كشمبر بجيت دبر بنزيما دبر چی گل نبود خوا هر رقبه بنشي شقيا روي حوا خلانيش ما بس يعني نازها بابا رئيسيان كان بفليم بوهم يرزانا وليليم بنو جاخو حامانت زور ناس كولان بعد شي اللي يقول كي فرحنا نرولوش بس سريع
و پێشم خستای بۆ ئەوی در Good use of advantage by the referee. لی نەسەنە تا Milan فاوڵەکە moving the تەواوێ ball forward. What can they do from here? ئەوە لە وازی لێنە It's there for him. That's a برا good لەوانە stop. پاسات وە ناگیری Defenses are so good there. That's a fantastic stop. Well, they fancy a short one. وەرە 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 فۆتانوتە نایفۆتێنە بە ناوێری خۆتی لی بە قورعان خۆتی لی یەکسەر ئەڵێ پەنالتی Trying to pick out a teammate. دەبڕە تازە ئەخ Well, spot on with that challenge. دەوڵی فاوڵە ئەو بۆ Baumgartner. Could play it in. نەیتە ناخەری جەزای تر قەی ناکە Well, that's how to beat your opponent. ڕێکردوون یانم بە فلیمەوە چی بوو حەولات و Well, it really پاساتانە wasn't a great effort, was it? زۆر غەڵە دەگەم نازانم دەمێک یاریم نەکردووە دوو گۆڵی Surely. In it goes. He's ئەو made بۆە a place for himself. No stopping زەمەر him لە from خۆی یاریم بۆ moving. ناگرێت We're back underway with the lead standing at 2-0. ئەها دەیەوە فاوڵە برا خۆ چاوتان لێدی تۆ هێشتا نەگەشتە قاز لێە Florenzi. And he's got the beating of his opponent. But he was on his toes to win the ball back. دەبڕە گۆڵێکە تۆش Ronaldo on the move. Could reduce the deficit. An important. It has to be. رەوە خاتری There's خوا still a chance. خۆ لە گۆڵێکیان وە ناکرێ Respectable effort from there. Well, for a moment, I thought it was going to squeeze inside. Decent effort. It's unlucky. خۆتان دانیان بە جەمی دۆ ئەمیسیم هێنانەوە ئەمەت دەناکرێەوە بۆ نەخاو That lacks quality. فاوڵە تاو Not the best challenge. Free kick. Can he find the right pass? Well, زۆر بە nothing ئاسانی confident. لیەسان یاردە بە ئاسانی Can ئەڵەوە they do چیەکەی something positive? ئاوەرە Counter-attack. نەک وەرە What a big chance that was. Keeper has the ball. زۆر خاوەن ئادە و Well, تۆپ we're almost at the halfway Bad stage and Dilkirni they're işte ya. not making home advantage work for them one little bit here. Stuart, your assessment. ئێ باشە وڵی جوان دیارە ناگاتی تر بۆ They've been slow in پاساتی possession, they've been poor defensively, and they've lacked a cutting edge. They need to perform much better than this. دەر ناچێت دنیا قسەکە ئەوە مەگەر Karim Benzema. Now this could really lift ئەوە the گۆڵ spirits. بوو ئەوە جوان بوو Goal! That's exactly دوو what گۆڵی they ئاواگەم بزانە needed. مەعاشەکەش بۆ زیان ناکەم Again. نعاتکەوتم Well, گۆڵ let's see ناکەم this again. What a pass وەلوە this is. ئەوە بۆە I مایە have بە to say, کریسیانو the گۆڵی defense کرد is دەوەست just brilliant. قەی ناکەم مادەم گۆڵی کری کێشە It's a wonderful goal. Well, 2-1 it is here. مێندی بە تاکەکە و چۆڵە It's with Florenzi. Now he must favour the cross. And a significant block Zor baş. following that cross. Who can he دلی pick بە out? تاوا بێت ئەمە جەمی یەکەم تاوا بوو Is that for the first half? گۆڵێک لە پێشان حەزەکە من لە خۆمیسی بەدلکەم با بێنم بۆ ئەم کابرا بزانم ئەگۆڕێت هەر بە دلیشیکی ئاوا زارزارە بۆ یارزانەکان ئاسیان دانەبەڵ And so the second half of this Champions League group stage match day 1 contest commences. Good work to regain possession. سەریع زۆر چاکە Forward. Benzema. Ah! Oh, لەو really هجوومە demanding goalkeeping. وڵای برا شازە یاریزانە Baumgartner. And the conditions look pretty good for the counter-attack. Well, it fizzled out.
دەبڕۆ Cordoba. Will he play it in? لەو گۆڵە وەڵڵی برا ئەشەبیلات بۆیە بەرشەلۆنە بۆندێکی وە نردون 93 ملیۆنی بێدا حبرانە یاریزانە باشەمە ئەوانەیە کە خۆم دروستم کردووە بازانەوەی ئەوەی سەرەتا گۆڵە وتم گۆڵ ناکات کریستیانێکی بێەوەی دێتەوە بەسەریاڵاتم گۆڵ نابێ بەس زۆر جوان بوو دێوەرن So the ball is running again at 2-2. نانا تاوخۆم جارێ خەڕک نێوێ بجوڵێ بووی ئەوەسانەوە نابێت زۆر جوانە باڵا بەرزیشە هەر زۆر چاکە Well, he'll certainly bring a lot of know-how to this team, and of course quality. I think he's still got a lot to offer, and it's a true Casemiro. business. Promising attack this. ئەوە ناردنە Oh, good play this. Ronaldo moves away from the touchline. حەزم کە خولانەیەکیش بم کەم بەڵام بۆم نەکرێت 30 minutes left for play. نەیڵا It'll be a بۆ throw. نایگیری ئەو تۆپە They will now make use of their substitutes bench. نەیەڵی Forge ahead. ئەو مێندی بووە ئەوساوە Well done. مێندی بوویان And not ڕۆدریگە for the keeper. Well, they should be ahead now. Really, Yes, yeah. good save, Derek, but he should score from there. Lorenzi. On to Saint-Maximin. برە بابا ئەو چۆن گۆڵە بە خاتری خۆ دەبڕە 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 Live action coming your way right here on EA TV. And Stuart and I looking forward to being with you for this match. هەڵی زۆر خولانمەوە یعنی Teams with two یارزانەکە زۆر چووە و لەوە بۆ یەکەم بڕۆشتە Racing forward, trying to catch them out. Do they have the guile to open up the defence? Surely. ئەوە شووتت خوا Counter-attack as هەر they حای go خۆتان through the بەر gears, but not a brilliant end product. Well, everything looked good until the finish, but that shows how dangerous they are on the break. ناکەی Disappointing ئەو pass. حەکەمەش سەرم لێ تێکە تۆزە جلەکانی لەوەچ زەردە Now potential danger. Well, he had the measure of it. دەی درەنگە کاکە Delivering it. هەی لەوە خۆ خەرێکی گۆڵەکە هەڵێوە گۆڵە ترکەین And collected tidily. He had plenty to think about. Well, the injury will mean چی بوو؟ stoppage. The referee وە چی برانە ڕۆ that row, هین نەبێت so treatment can مصاب ئای هەوە هیوادارم بە زۆر نەوێ سی ئێمە ئەمە بێت هێڵویادەم ئەمە جێی خۆیەتی تاوە هیوادارم مصابوونەکە زۆر نەبێ زۆر ناخۆشە تاک دیفاع بشێت باشە ئەو کەلەی لێەوە تۆ بۆرە ناسکۆڵی And so play will be restarted by means of a drop ball. سابێ حەقی مێندیتان لێکەمەوە Committed challenge. ئەگەر تۆپەکەم بەرەوە Takes on ئەلەوە خۆ خەری و یەکزە گۆڵکەن ئەخە چۆن شتی وا trying بێ to thwart him. Who can he pick out? Well, an ordinary تاوا header تاوا خۆتان must probably being charitable. Casemiro. Cordoba. ڕۆشتی ڕۆشتی Oh, he's left his marker for dead. لەو گۆڵە وەڵاوتم گۆڵ ناوێ بژیت پێدری ئاوە زۆر جوانە کە لەو ناوە ڕاستەوێنە پێشەوە بووی Can they see this out? زۆر جوانە دەخۆ جەماع دەڵێن چی دیم بڵی بەمە پێشەوە یان ئەم هیجومە کە ئێمە Well, here's the
میسی بخەمە وەسەد میسی زۆر چاکیشە بۆ وەسەد وەڵاوی ئیخەمە جێکی وەسەدیش مێر نازانم سرم لێ دێش بەس میسی بۆی وەسەدیش شتێکی باشە یەی بەدەستیان نا نێڵێ لێیە نێڵە کاکە خۆ بەشەی وەڵای ئەوە ناخۆشەکە ئاوەسم گۆڵەیەک لێ ئەوە ئەویش زانی چۆن هێرشە باکسەر لێ ئێستانی ئەو غەڵەتانە چین ئەو غەڵەتانە چین ئەی هاوار دەبڕە دەی ئەی باشە تۆ دەسەریع ئەی بژیت گۆڵی بردنەوە سی ئەی بژیت دەستە خۆش دەقەی چەنە بوو تاو یاریەکە پێمان بە تاوا بوویتر دەقەی زیادکرا بوو ئەوە گۆڵە ئەو گۆڵانە ئیدر نییە 1000 گۆڵ دێنێتە ها سریع ماشەڵڵا لێمە بە تایکێم داش بژیت دەقەی چەنە بوو دەقەی 92 گۆڵ نەگەنەوە دەبڕۆ گۆڵێتر ماوە بکە کورە بە تازە دۆزیمەوە ئەزانم چۆن گۆڵی لێکرێت وەڵا برا ئەو تاکەی گرت سەریع ناگیرێ تازە زانیم چۆن گۆڵی لێکرێ ئەگەر سەرەتا ئەم دەوتێ بە 10 گۆڵ نەمەوەزانی ئەو میلانی دامەوە 2 گۆڵە پێشوین میلان مەگەر لەوان باتەوە بێت ئەو هەتریکی کرد ئەی بژیت دڵمێت پەنارتێکیشیان لێ گۆڵیان کرد ئاگاتان لێبێ ڕیاڵ پاریس ڕیاڵ تەعادل بووە نەکرێتە دەرەوە حیوان وەڵا جوانترین یاریکە برا ئەمسام مێندی بۆ چەندە موساو بووە ئەیتە سکواد هۆ مێندی بۆ 2 مانگ ئەی هاوار زۆریشە بازام کێمان هەیە بۆ جێ مێندی بیکڕین کواهینی تیانە جیگەکەی چییە ئێڵبیە هەفتام ئەمانە چین ئەمانەمان ناوێ ئێستیشمان ناوێ
باش شتێکی تریتیا بوو ئەلم ناوە بەشی ئەکادیمی بوو چی بوو لەکوێ بوو ئاوەدا بۆ کەسیتیانە ئینگلند فەڕەنسی پرتوگالی ئەوە تێناگەم ئەڵێ بۆ 3 مانگ و 3 مانگ 9 مانگ پارەکە زیاوەگە ئەمە چییە ئەڵێ ئەمە بای 2 ملیۆنە بەبی گەمزانم چییە کریستیان فرێندێس ئازام یاریزانی ئەمێ لەو شتە زۆر نازام وەڵی ئەمێندی دابەزێم زۆریشە زۆر ئەهینە بێت مەساف کێشەکەوەیە جەماعەتەگەرێکی ئالەمازانێ ئەم ئەکادیمیە بۆ وایە چی بکەم یاریزان بێ ناکەی نازانمەڵێتی ئەوە کردم هەر لە خۆل مهم کریستیان فرێندێس ئەگەر کۆدۆرۆ ئەم پەیوەندی بوو یارزانەوە هەیە کاڵم هجوومە چاوگەی بەس ئەمەیان نازانم چییە جا ئیتر بەزانم ئەوێ بەچی بەشی یارزانکردنیش حەستان لە چی یارزانێکە ناوەکەی بنووسن بزانم چی یارزانێکی دیایە هەر ریاڵ و بەرشەم بەدانێ ئەو دیفاع ریاڵ سی ئێمە یعنی واسە دەبێمەوەی ئەوی شتێکی باشە جا جەماعەت حەستان لە کێ بابین بیگەنین ناو بنووسن دیفاع بنووسن شوێنەکانیان بنووسن بە دڵی خۆتان زۆر درێژەی پێ نایەم ئەمە 12 خاڵ 12 خاڵ ریاڵ هاتوێتە دووەمی زانم نامەش چیەوە مادووە هیچ نییە جەماعەت یاریەکانی تر ئەپەڕێنم بەپێی ئەمە چییە کوێ ئەو شوێنە ئەو شوێن ناوی چییە ناوەکە لەکوێ نووسێ ئەڵێ ئەتەوێ ئۆفەرەکەی قبوڵکەی ناوەڵای حەزم لێی نییە فیفا وۆرد کەپ کوالیفی وەڵی نازانم ئەمە ئەممان کاتە پێمان ئەچینە مۆندیالیشە بۆ 12 مانگ حەزم لێی نییە دوای گەر زانیوان کێشەی گێڕینەوە جابا سەرتان نێژێنم تا ڤیددیۆیەکی تر و تا پارتێکی تری فیفا 23 و تا یاریەکی تری ناوازە خواتان لەگە هەر لە خۆشیان من پێشنیارەکانتان بنووسن ڕخنەکانتان و ئیتر هەشتێ بەدڵتان نەبینووسن تا ڤیددیۆیەکی تریش خواتان لەگەڵ هەر لە خۆشیان بن خوا حافیز